بەرنامەی خوانی ڕەمەزان بە ئەسپۆنسەری بەرهەمەکانی سەعید. شێخ حسێن ئەزموونی 44 ساڵی هەیە، وەکو خۆی ئەڵێ مناڵ بووم لەگەڵ باوکمە کاری چێژ لێ نانمانەکرد. ئێستا خاوەنی چێشخانەی خۆیەتی. ئەمڕۆ بریانیەکی زۆر خۆشی دروست کردووە. هەمووان باسی یەکەن. شێفجان پێمان بڵێ چۆن ئاخۆش دروستیەکەی؟ ئەگەر برنجی سەعید بێ خۆشترە. سڵاو بەڕێزان، خۆشحاڵم ئەم ئێوارەش هاتمەوە دیداریە بۆ بەرنامەیەکی تری خوانی ڕەمەزان بە سپۆنسەری بەرهەمەکانی سەعید بە هیوای قبوڵبوونی ڕۆژ و نوێژ و تاعەتی هەموو لایەک ئینشەڵڵا. خوانی ئەم ئێوارەیەشمان بریتیە لە مەقلوبە، خواردنێکی ئاسانە لەگەڵ سوپێکی نیسکە، هیوادارم بەدڵی هەموو لایەک بێ. بۆ ئامادەکردنی مەقلوبەکەمان پێویستمان بە برنجە لێی بنین و تەبەق شت لەسەری دابنین. پێداویستەکانیشی باینجانمان بۆ سوور کردوتەوە و سنگی مریشک لەگەڵ بەزالیا و شعری و کشمیش. ئەگەر هەر شتێکی کەش خۆت حەزت لێ بێ ئەتوانی بۆ دیزایانی مەقلوبەکە بەکاری بێنی. ئێمە ئەوە نەمان هەڵبژاردووە. بۆ ئامادەکردنی مەقلوبەکەمان سەرەتا پێداویستەکان سوورەکەینەوە و دواتر برنجەکە لێ ئەنین. برنجەکەمان بە سپۆنسەری بەرهەمەکانی سەعیدە. هەندێک کەس حەزەکە لەگەڵ مەقلوبەیە شلە حازر نەکە، سوپی بۆ حازرکە. ئێمەش ئەم ئێوارەیە سوپێکیشی لەگەڵا حازرەکەین بە هیوای بەدڵبوونی هەموو لایەک. بۆ ئامادەکردنی سوپەکەمان میسک بەکارەهێنین. سوپێکی میسک دروستەکەین بە سپۆنسەری بەرهەمەکانی سەعید. بۆ سوپەکەمان تام و بۆیەکی خۆشی بۆ دروست بێ بەرهەمەکانی دانیا بەکارێنین، زەردەچەوەی دانیا.
ئێستاش مەقلوبەکەمان دەزەکەین بە ڕازاندنەوەی شێوازی مەقلوبە. یەکەم جار برنجەکە کەینە ناوی، هەر شتێک خۆمان حەزمان لێ بێ، بەش بەش ئەیکەینە بەینی برنجەکەوە. هەر شتێکماندانە برنجەکە یەکەینەوە بەسەریە هەتا دوایی کە هەڵمان ڕۆشت هەموو یەک و یەک دەرچێ. بیبەری شیرینیشمان هەیە. دیارە مەقلوبەشتی تریشی تێ ئەکرێ بە دڵی خۆ، بەڵام ئێمە ئەمە نەمان هەڵبژاردووە. هیوادارم بە دڵی هەموو لایەک بێ. بەم شێوە ئێرازێنینەوە. بە هەر شێوازێک خۆت حەسکەی ئەتوانی بیڕازێنیتەوە. ئێمە ئاوا ڕازاندومانەتەوە لەگەڵ کۆمەڵێک بەرهەمی سەعید. بەم شێوەیە پێشکەشی سفرە و خوانەکانی ئێوەیەکەین. هیوادارین بە دڵتان بێ. هەر شتێکی تر خۆ حەسکەی ئەتوانی داینی. ئێمە ڕازاندنەوەکەمان بە بەرهەمەکانی سەعید کرد. خوانی ئەم ئێوارێشمان بە دروستکردنی مەقلوبە بە سپۆنسەری بەرهەمەکانی سەعید کۆتایی پێهات. هیوادارم بە دڵی هەموو لایەک بێت. تا ئەڵقەی داهاتوو خواتان لەگەڵ. بەرنامەی خوانی ڕەمەزان بە سپۆنسەری بەرهەمەکانی سەعید. شێف حسێن ئەزمموی 44 ساڵی هەیە. وەکو خۆی ئەڵێ مناڵ بووم لەگەڵ باوکمە کاری چێژ لێنانمانەکرد. ئێستا خاوەنی چێشخانەی خۆیەتی. ئەمڕۆ بریانیەکی زۆر خۆشی دروست کردووە. هەمووان باسی یەکەن. شێفجان پێمان بڵێ چۆن ئاخۆش دروستیەکەی؟ ئەگەر برنجی سەعید بێ خۆشترە.